بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە بابەتەکانی فقهی مەراحیلە کە فقهێکی نوێیە کۆتا وتار لە خزمەتانە عەرزەکەم. ئێمە لە فقهی مەراحیلە باسی ئەومان کرد کە قۆناغی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمڕۆ لە قۆناغی غوثائیەتە گەیشتۆتە قۆناغێک کە چۆن کەفی سەردەریا دەریا ئەیبات و ئاو ئەیبات و هیچ توانایەکی نییە بە هەمان چەشن ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خاوەنی هیچ قەرار و پێگەیەک نییە، نە پێگەیەکی سیاسی، نە پێگەیەکی عەسکەری، نە پێگەیەکی اقتصادی. هەمووی بەدەستی کافران و بێدینانە. ئەوان ئوموری موسڵمانان ئەبەن بەڕێوە. لەم زەمەنەشە ئەنواع فتەن ڕوئەکاتە ئومەت، فتنەی ئەحلاس کە باسمان کردووە، فتنەی سەڕا، فتنەی دوهەیما، فتنەی عەمای سەمای بەکما. هەموو ئەمانە ڕوئەکەنە ئومەت. کۆمەڵی عەلاماتی زۆری ساعە با بڵێن ئاخیرەت لە عەلامەتە بچووکەکان هەر هەمووی لەم زەمەنەیەتە دەرەوە. لە دەرسی پێشوە بڕێکی زۆریمان لێ باس کرد. ئەمڕۆ لە خزمەتانە لە کۆتا دەرسە ئەمەوێ مەفهومێک ڕێکەمەوە لە فتنەی با بڵێن لە زەمەنی یا با بڵێن لە مەرحەلەی غوثائیەتە. ئەویش ئەوەیە کە زۆر کات لە باسی عەلاماتی ساعەیە زۆر باسی ئەوە ئەکرێ کە خەڵک وەهای لێ شەریک بۆ خوا قەرار ئەدا. طبعا ڕیوایەتەکان فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم هەندێکیان بە سەراحەت هەندێکیان بە ئیشارەت زۆر ئەم بابەتەی تایە. خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ لا تقوم الساعة حتى يلحق قبائل من أمتي بالمشركين وحتى يعبدوا الأوثان. ڕۆژی قیامەت نایە حتا هەندێک قەبیلە لە ئومەتەکەی من پەیوەست ئەبن بە موشریکینەوە و حتا بت ئەپەرستن، وایان لێیە کە بت بپەرستن. لە ڕوایەتێکی ترا فەرمێ لا يذهب الليل والنهار حتى تعبد اللات والعزى. سبحان الله، لات و عزا چۆن پەرستراوە بە هەمان چەشن ئەپەرسترێتەوە. واتە بت دائەنرێ چۆن لات یا عزا دانرا بوو خەڵک عەبدایەتیان بۆ کرد بە هەمان چەشن. ئەفەرمێ شەو ڕۆژ ناڕوا ئیلا ئەمەنن. یەکێک لە هاوڵان پرسیاری کرد یا رسول الله إن كنت لأظن حين أنزل الله، کاتێک ئەم ئاەتە پیرۆزە هاتە خوارەوە ئەمزانی شیرک تەواو بووە. کە ئەفەرمێ هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله. مادام يظهره على الدين كله کەوابوو تەواو ئەهلی شیرک و ئەمانە نەماوە، چۆن ئەگەڕێنەوە سەر شیرک جارێکی تر؟ فەرمووی إنه سيكون من ذلك ما شاء. چەنێ خوا ئیرادەی هەبێ لە ڕوایەتێکە ما شاء الله، چەنێ خوای گەورە ڕیوایەتی، چەنێ خوای گەورە مەشیئەتی هەبێ ئەوەندە ئەم شێوازی تەوحیدە جوانە لەناو ئومەتی پێغەمبەرا صلی الله عليه وسلم ئەمێنێت کە شیرک نامێنێ. بەڵام ثم يبعث الله ريحا طيبة، خوا جل جلاله هەوایەکی بۆن خۆش ئەنێرێ فتوفي كل من في قلبه مثقال حبة من الإيمان. هر کەسێ یەک زەڕە مثقال حبة من خردل بە ئەندازێکی زۆر بچووک ئیمان لە دڵیا بێ ئەمرێ فيبقى من لا خير فيه، هەرچی هەیە لەسەر زەویە خەیری تیا نەبێ ئەمێنێتەوە. فيرجعون إلى دين آبائهم. لە صحیح مسلمە هاتووە کە هەمویان ئەگەڕێنەوە سەر دینی بە و باپیراسیەوە سەر ئەسڵەکەی خۆیان. ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم لەگەڵ فەرمودەکانی پێشترە تێکەڵاویەک هەیە. هەندێک لەوانەی کە باسی عەلاماتی ساعەیان کردو هەمیشە ئیشارەتیان بەوە کردو کە ئومەت ئەگەڕێتەوە سەر شیرک. لە زەمەنی غوثائیەتە یەکێک لە بابەتە زۆر گرنگەکان ئەوەیە ئومەت ئەگەرچی بەرقەرار نییە بەڵام لە شیرک پارێزراوە ناچێتەوە سەر شیرک. ئەوە کاتێکە کە عیسا عەلەیهی سەلام یێتە خوارەوە، ئەو کاتە دوای محەممەدی مەهدی و هاتنە خوارەوە عیسا و هەموو شتێک خەڵک ئەگەڕێتەوە سەر شیرک. ئەگەنا ڕاستەوخۆ گەڕانەوە بۆ سەر شیرک نییە. بۆیە ئومەت جۆرێک لە ضەمانەتی هەیە لە مەسەلەی تەوحیدە.
للرواية اختراء فرمي هندي لقبائل لأمتي من إلا أقرنوا سر عبادتي أوثان عشان بتكان ركبت إيه النوى أي برستن أم دو جور الروايات أميان كباسي أو كأمة أقرته أميان باسي أو همويان علماء فرمون باسي أو لدواي نزول عيسى لدواي طوابوني مسلمان لسر زوية إنجر شرك أقرته أقرنا الحمد لله أمته خوا براءتي كداوتك ناكوة وشركه أفرمي إن الله برأ هذه الجزيرة من الشرك للرواية كجزيرة عربي خواهي قورة تبرئي كردو لوي كتوشي شرك نابي للرواية كثيرة أفرمي إن الشيطان قد يئس أن يعبده المصلون الشيطان ما يزبو أوانيك عبداتي خواهي كان مصلين لهند الروايات بعابدة كان ناويان أبا أقد لو ما يزبو إتر أوانا عبادتي الشيطان ناكن ناتشن عبداتي الشيطان كان لروايتك لجزيرة عربة لروايتك لأمتي في غمرة صلى الله عليه وسلم أي تشيئك يعني تشيئك باش أقر عبداتي الشيطان ناكن خور رزقار من بوا أفرمنا أم بشيان بيوستبا أم زمن غثايته أفرمي ولكن في التحريش بينهم الشيطان تشيئك من عبداتي الشيطان ناكن تعزل له الريونة أهل دين أهل خواناس أهل مزقوت الشيطان لبيني أنا ورد أم ينهان دا أو ينهان أدا كيش لبيني أنا دروسك الرقو قين برايتي ودا مقالة لبيني مسلمان وقتل لبيني حتى كشتن لبيني مسلمان وكل باسكان ترى باسم كردوا أما هرهم إلى نفس شيء لنا أمتي في غمرة صلى الله عليه وسلم لزمن غثائية دروس كوابو لم زمن غثائية إما جورك لزمانك من هي جورك لو من هي ك أمتي في غمر صلى الله عليه وسلم بارزرا ولا شريك قرادان بو رب العالمين للرواية الشداد كوري أوسى أفرمجا طبعا أصحاب في غمر صلى الله عليه وسلم زور خوجيس يعني بيركنوا بين بيشاي وخوتان أجر إيم لم زمنا بقينا خدمة في غمر صلى الله عليه وسلم تخوا كس هي حسكت شاوكاني غيري أو ببيني يعني أصحاب كاتك زور بيتاقتهم بس عشان سيد ديداري أو يعني أما ديان سير كردبو تجربيان بها كردبو أجر غمي بوا أنزاني دلخوش بوا أنزاني مشكلة هو أنزاني أو أن دقتي نوتواني جواني أنداب شدادي كوري أو سفرمي رجي كان دقتي نوتواني بيغمرم أدا صلى الله عليه وسلم سير كم غمي كتيا اشتي كتيا بجاري كتيا أبينم وضع باجنا بينم الله شو خدمتي وتم ما الذي أرى في وجهك يا رسول الله صلى الله عليه وسلم دايكو باكم بقربان أي خوش بيس أول شيء اشتيك لأنه سوان تأبينم فرمي والله اشتيك الزور أترسم لسر أمتكم أترسم أمتكم توشي اشتيك ببي لدواي منه توشي حالتك ببي الله برسي هرم ليكن أو اشتشيك توشيان أبي أو توي ترسان ودم تشاوي قرابي أي بيغمر صلى الله عليه وسلم فرموي الشرك والشهوة الخفية دوشت شريك بوخوا قراردان لقال شرك بوخوا قراردان لقال شهوي شاراوة آرزوي شاراوة لنبيان الله من سر صرماوت أتشرك أمتك من بعدك أمتك تولد دويتو شريك بوخوا قراردان اشتواء أبي فرمي يا شداد أما إنهم لا يعبدون شمسا ولا قمرا ولا وثنا ولا حجرا كل الدواء من أمتا مانغ نابرستن خور نابرستن وثن وبتيق نابرستن كل برد نابرستن ولكن يراؤون الناس بأعمالهم ين الرياء كان شرك خفي كان أخوف ما أخاف عليه الشرك الخفي للرواياتك باش أو كزول اللي أترسم شركة بنهانكي ناوي توشي أم شركة ابن توشي أم قربة سرية ابن أميل زمن غثائية توش ما نبي عبادة أكي نيجد الروج وطاعة إخوانا توشي شركة بيتيا شركة خفي أما يا بيغمبر صلى الله عليه وسلم لي أترسي وبأسي أكاو لم زمن غثائية بسر برشتاري بقرار أمتيا توشي أبي نك بچين بردو داري بپرستي بويا شركي خفي زور خطركي قوري لسرمان سيري كلمة دوم كان الله وتم أي شهوي خفي شيء بيغمبر صلى الله عليه وسلم فرموي شهوي خفي أميا يصبح أحدكم صائما فتعرض له شهوة كسيك بياني أكاتب بالرجوع إيمان دار مسلمان اشتكي شهواني أبيني
باشا ئیتر من شەهەواتی دنیا ئایا خواردنێکی زۆر خۆشە ئایا ئافرەتێکە ئایا گرتەیەکی ڤیدۆیە هەر شتێک لەمانە سبحان الله فەیفطیڕ ڕۆژەکەی لەسەرەوە ئەشکێن ئەمەیە زەمەنی غوثائیەت کە عەرستانەکەم کە تووشمان ئەبێ هەم تووشی ڕیا ئەبین هەم تووشی ئەم شەهوە خەفیە ئەبین ئەلەم زەمەنە ئەمە گیرۆدەی ئومەتەکەی بۆیە کۆی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لەم باسی مەسائلی گەڕانەوەی شیرک ئەکەی شیرک بۆ ئەم ئومەتە ناگەڕێتەوە تا حتا وەکو چاکەکاران لەسەر زەوی ئەڕۆن نامێن لێرە پرسیارێک یەتە ئاراوە پرسیارەکەش وەجیهە ئێمە لەم ئەخیرانەوە بەشێکی زۆر لە عەقیدەی ئیسلامی کە خوێندمان و دیراسەمان کرد و لە خزمەت ئەو کتێبە نازارانە بوون کە لە عەقیدا نووسراون بە هەموو تەوەجوهاتەکانەوە زۆر باسی شرک کرا زۆر بە تەفسیل بابەتەکانی شرکمان خوێن شیرکی گەورە شیرکی بچوو شیرکی خەفی باشە بۆچی ئەم زەقکردنەوە زۆرەی مەسائلی شرک لە کاتێکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕائەت و ضەمانەتی داوینەتی تەمەن ئێمە مشکلەیەکمان هەیە کافران و بێدینان زۆر بە وردی کاریان لەسەر ئێمە کردووە ئێمە چکەم زەمەنی غوثائیەتە زۆر بە کارامەیی کاریان لەسەر ئێمە کردووە ئێمە طبعاً ئێستا بێنە پێشە هەر یەکێک لە ئێمە چکە مەسەن کتێبی زۆری لە عەقیدا خوێندەوە ئەوانە ئەگەر کەسێک بینێ لە لای قەبرێکە یەکسەر بە موشریکێتە پێشچاوی وایەتە زەین تەواو ئێمە دوو مەسئلە هەیە تێکەڵمان کردووە تەوەسول لەگەڵ عەبدایەتی قوبور تێکەڵمان کردووە بۆیە ئەوەندە گرنگیمان بە عەبدایەتی قوبور و ئەوانە داوە مەسای تەوەسول لە یاد کراوە طبعاً دوو جۆر ئێمە ئەو کەسانە ئەچنە سەر گۆڕستان دوو جۆرە هەیانە گۆڕەکە ئەپەرستێ گومانی تیا نییەوە شەریکی بەخوا قەرارداوە مەسەلەن ئەی شێخ فڵان ئەوەم بدەرێ ئەی شێخ فڵان ئەوەم بۆ بکە ئەی شێخ فڵان ئەوان هەمویان لە بابەتی شرکیاتە بەڵام تەوەسول زۆر جیاوازە تەوەسول اختلافی تێ عولەمای زۆر گەورە و توانە دروستە هاوێنە ئیمام نەووی ئیبن حەجەری عەسقەلانی و زۆری تر کتێبێکی بە ناوی جەلاء العینین فی محاکمة الأحمدین ئالوسی نووسی و محمودی ئالوسی هاتووە محکەمەی ئیبن تەیمیە و محکەمەی ئیبن حەجەری هەیثەمی ئەکە لەو کتێبە باسی تەوەسولی بە تەفسیل کردووە چەند زانە ئەڵێن نادروستە چەند زانە ئەڵێن دروستە تەوەسول چۆنە ئینسان بڵێ خۆیان لەبەر خاتری ئەم پیاو چاکە ئەو ئیشەم بۆ بکە واتە ئەم کەسە عەبدایەتی خوا ئەکە بەڵام وەساطەیەکی لە بەینەدانا ئاەتێکەی ئێمە وەختی خۆی گەنج بوون زۆر بەکارمانێنە ئەمانوو کاکە ئەوەش هەر لە شیرکە ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى ئەو تا مشرکینی شەر و ئەبوونیان و عەبدایەتی ئەمان ناکەین بۆی لە خوامان نزیک کاتەوە ئەمیش بە هەمان چەشنە نا ئەم دووشتە زۆر جیاوازە ئەم عەبدایەتی قەبرێک ناکە ئەڵێ خۆیان لەبەر خاتری ئەم قەبرە ئەوی تریان عەبدایەتی بتێکی ئەکرد بۆی لە خوا نزیک بێتەوە ئەم دوو مەسئلە ئەبێن ئیلا لە یەکی بکەینەوە بۆی وەحدەت لە ئومەتا دروست بێت ئەگەرنا من هەرچی خەڵکی سۆفیە مەسەن بە مشریکی بزان و بۆ چۆن وەحدەت دروستێ چۆن ئومەتی ئیسلامی هەڵەسێتەوە چۆن مەیدانی جیهاد دروست ئەبێتەوە لە جیهانی ئیسلامیە کە هەر بەم گروپە بچووک بچووکانە دروست نابێتەوە سەد تەجربە کرا و نەجاحەتی نێنە ئەبێ عالەمی ئیسلامی پێکەوە هەستانەوە بکە بۆیە ئەبێ بابەتە اختلافیەکان کاڵ کاتەوە بابەتەکانی تر تۆخ کاتەوە ئەمە ئەوە ناگەێنێ ئینسان بچێتە سەر قەبر و ئیتر دەستکا بە هاوارکردن و لاڵانەوە نا بەعکسەوە تحذيري أديته شار سري أكي أمن خوشيك دروز بو أبي علاجي كي علاجك بتشريك وبالتكفير وبالتفسيق دروز نابي بوجبها قرتن ليك تدروز نابي أما تحريش الشيطان لبين يكتره كلام زماني غثائية أبو ما دروس بويا لبابتي عقيدة إسلامية إنسان أبي للتوحيد زور خوا بيك زانبي لعبدات يكانيا لدواكر دنيا والله مسائل عقيدة أو ندورده برواك أجر حبيك شيء شروع شيء بيخويت بيدوابي أو شفاء ده العقيدتين نجيشتي أما هم وسائل إما بكاريين تو بيدوابي أشي تناو بازار وخور رسق بياكي الراسقي حقيقي رب العالمين جارك بعرزم كردون ملاكونا كان وقتي خوي لسكتبه كان أنا أسمي مالكي مجازي أس كتاب بس أنا أسمي مالكي مجازي أم كتابة فلان كس هذا من مالكي نيم مالكي هموش تخوي إنسان قد خوي بخواني مالكي خوي بزانه وابزانه هي خويتي بحقيقي أما هلا يجي زور قري العقيدة عقيدة زور وردة أبي إنسان زور ربطي بخوا وهبي لا هموش تيجي لا هم وردة كاريك حياتي والله دواء الشفاء بتنهى لو بكري
داوای ڕسق تەنها لەو بکرێ ئەوانە وەسائلە نێمە بەکاریان هێنین خوا ئەمری پێکردین وەسائلەکان بەکاربێنین وەڵاهی جاری وهەیە ئینسان هەندێک وەسائلەکان بەکارهێنێ ئەڵێ خوایە ئەگەر خۆت ئەمرت نەکردایە بەخوا ئەمانەش بەکار نەهێنا سیرکەن ئیبراهیم عەلەیهی السەلام کاتێکەوە خەریکە ئەیخەن ناو ئاگرەوە لەو کاتە جوبرائیل عەلەیهی السەلام یەتە خزمەتی ئەی ئیبراهیم چیت ئەوێ لە خوا داواکە چی داواکە یعنی لەو کاتە ئەفەرمێ علمه بحالی یغنینی عن سؤالی خوا کە ئەو مادام ئاگای لە منە دوعاش ناکەم بۆ ئینسان کە دوعاشەکە حتاڵێ خوای ئەگەر خۆ ئەمرێ نەکردە بەخوا دوعام نەکرد خۆت خاوەنی هەموو شتێکی منی خۆت ئەزانی چاکە و خراپی من چییە بەڵام ئەمرت کردووە لەبەر ئەوە دوعاکە بۆیە هەرچی وەسیلەکانە بێ وەکو وەسیلە سیر کرێ هەمووی لە پشتەوە الله جل جلاله ببینرێ ڕحمەتی خوا لە ئیبن القەیم بێ کە ئەفەرمێ لە سەیری ئەم وردەکاریەکەن لە عەقیدە ئەفەرمێ الكافر ينظر إلى النعم كافر سيري نعمة كان أكا والمؤمن ينظر إلى المنعم بس إيمان دار أوا كسيوك أبيني برتقال أبيني نعمتي أبيني قد سيري نعمة كان أكا سيري منعمك أكا سيري أو خوايا أكا كأو نعمتي بخشي أو ده مزلاني عقيدة أقر عقيدة بالي بتو أننا خندني هيجني والله أبي عقيدته وهالي يبكى ملتزم ترين كذبي لقال سنة زور دوست بي أبي خوي خود فري بدأي لبناوي دينتا أبي عرق بالرجي لبناوي دينتا أو دا مزاني عقيدة خوينا آمادي بالرجي لبناوي دينتا مالت همو سرف كي لبناوي دينتا أو دا مزراوي العقيدة من بداخل ألم برواكا لهشتاكان ونوتكان بوني عقيدة زياتر أكر هتا أمره لو أشي أمر علمي عقيدة من زور تربي بس دا مزران دن من العقيدة كم تر بۆیە گەنجێکی جوانە بینی ئەیگرن دوو زلەی لێن حەچی لەم دینا کردوێتی لێ پەشیمان لە حیبەت کرودانە مزرانە لە عەقیدە ئەگەر ناچێت چی لێکن لە سەر زەویە هەموو سەرزەوی بەرامبەرت کۆ بێتەوە چییان ئینسانی ئیماندار کە عەقیدەی دامەزرا خۆشترین کاتەکانی ژیان بەسەرە بە چونکە لەگەڵ خۆیان ئەژی والله نانەخوا كأنما خوا جل جلاله أمري بيك وإذني أداك الله بسم الله ودس أبا بونانك كاتك أبك أخواته وكأنما آوار أقرأ بسم الله أكا خواي أقرتو إذن من ندي بناوي تو نبنات وأنا أم أو بخومو بناوي تو يخومو أو دا مزاني عقيدة جل بركة جل ناوي خواي يعني أقرتو النبي أخوي خواي بناوي تو أخوم إذن أدي بخوم يا إلهي أو قلبنا وقلبنا ويا العقيدة بويا أم بابا تم عرس كردن لكوتاي باسكاني فقه مراحل وبتابتي مرحلة غثائيتي كأمر أميتين قركرا وبسرمانا دس أبن بوهشتك نادا بدسمانا وأمتي في غمر صلى الله عليه وسلم بو أبوك أمتي بقين لم زمنا لهم كاتي زياتر عقيدة من بيوست أخوي إيمان داري من بيوست علوم الشرعي وقالبون واتيايا بيوستمان دعاء وكل درسي بيشوى عرزم كردن يكيق لوشتاني لمرحلة غثائية لزمني دوهيماء أفرميت شيء أفرميت شهر سرت نية علاجي توت شيء يعني لزمني عماي صمايا أفرمي لا ينجو منها أحد إلا من دعا بدعاء الغريق هيج كسر رزقارينا إلا أبي دعاك كأنما آخرك غرق بلوكاتات شون دعاك بإخلاصه إن جاء نجاة من أبي براسي أمتي في غنبر صلى الله عليه وسلم لنا وزحمتك زور قوران لجهاني إسلامية همو من مشكمان مشوشة بيرة كانوا تشون أمة سرخينو هرشي أحزاب دروس أبي هرشي أفكار دروس أبي هر همو إيشك أمية تشون بقينا وسرد الصلاة بلام أبي أم خومن جاري بناسين بزين أم لزمني غثاء كاتكي أم كاتكي وهاي هشتي بدس خومن تشون خومن أجرينو تشون لكفي درأتين تشون أم أبينا دريا أمش علاج كان كبيغمبر صلى الله عليه وآله وسلم باسي كردو بياني كردو كبيس أكا هريك لأيما بورياري وشياري أم زمن بها تابزانة شون هنقا وكاني أنا شون لقل إيمان دارانا ما ملاكا شون لقل يكترى بجواني أجولينو أوي كما ولا خزمتانا بيلهم أوي كا أمرو أمتي بيغمبر صلى الله عليه وسلم زور بيوستي بروحي بهيزي قنجا كانيتي بعقيدي بهيزي لا وكانيتي زۆر پێویستی بەوەیە کە لاوەکانی شۆڕژگێڕێکی زۆر گەورە بن لە شەوە شۆڕژگێڕێکی گەورە بن لە ڕۆژە
شۆڕژگۆرێکی گەورە بن لە دوعایە، شۆڕژگێڕێکی گەورە بن لە نوێژە، لە تاعەتە، لە قورئانە و لە خزمەتی قورئانە. بۆ ئەزانێ ئێمە محاسبە ناکرین لەسەر ئەوەی ئەم هەموو کەناڵەی هەیە بۆ فێربوونی قورئان و ئێمە قورئانمان نەزانی، ئەم هەموو کەناڵە بۆ فێربوونی دین و ئێمە دینمان نەزانی. هیچ کاتێک نەبوو ئەوەندە ئاسان عیلم بێت بەدەستەوە، بەڵام خۆمان تەمەڵ، خۆمان دواکەوت و خۆمان سستی. واللهی لەسەر خەوی زیادەمان محاسبە ئەکرین، لەسەر پاڵکەوتنی زیادەمان، لەسەر کاتکوشتنی زیادەمان، مۆبایل بەکارهێنانی زیادەمان، هەموو ئەمانە محاسبە لەسەری ئەکرین. خۆشبەختی بۆ لاوێک لاویەتەکەی خۆی لە پێناوی خوا سەرفەکە، لە پێناوی عەقیدا سەرفەکە، لە پێناوی دینا سەرفەکە، بووەکانی لاشەی سپی ئەکە لە پێناوی خواناسی و دینداریە، ڕەحمەت و نور لەو ڕیش جوانە مبارەکەی کە لە پێناوی دینە سپی ئەبێت و لە پێناوی دینە سەرف ئەبێت. خوای گیان، ئێمە لەم مانگی ڕەمەزانە و بە زمانی بە ڕۆژۆوە لەم زەمەنی غوثائیەتەی ئوممەت و بێقەراریەمانە هانامان بۆ هیچ شوێنە ناڕوە و دەنگمان بە هیچ شوێنە ناگا تەنها بە حضوری تۆ نەبێ. یا ئیلاهی بەخوا بە ڕۆح هاتوونەتە حضورت، بە دڵ هاتوون هاوارت لێ ئەکەین عەقیدەمان دامەزرێنە یا رب العالمین. یا ئیلاهی بمان گێڕە لەو عەبدانەی کە بە ڕۆح دینداری ئەکەن، بمان گێڕە لەو عەبدانەی کە بە ڕۆح لە حضوری تۆیە ئەبن. ئیلاهی ئێمە ئومەتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم، هانامان هێناوە بۆ لای تۆ یا ئیلاهی بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، ئیمانمان سەلامەت کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین ئوخوەت و برایەتی لە بینی موسڵمانانە زیاد کە، ڕەنگەکانمان لێ کاڵ کەرەوە، کەلیمەی ئیمان بەسەرمانەوە زیاد کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئێمە گوناهی زۆرمان بەرز کردوێتەوە، 11 مانگ هەر گوناهمان بۆ تۆ بەرز کردەوە، و لەم مانگی ڕەمەزانە هاتوین و هاوارمان هێناوە. ئەزانین تۆ لێمان ئەبورەی، ئەزانین عەفومان ئەکەی، ئەزانین چەند خەجاڵەتبارین تۆ هەر قبوڵمان ئەکەی. بۆیەوە هاتوینەتە حضورت یا ئیلاهی بۆ ئەوەی قبوڵمان کەی، دەتوو گەورەی و کەڕەمی خۆت قبوڵمان کە، ڕەدمان مەکەرەوە یا رب العالمین. گوناه هەیە بە ئاشکرا کردمان عەفومان کە، گوناه هەیە بە پەنهان کردمان عەفومان کە، گوناه هەیە نەمان زانی کردمان عەفومان کە، گوناه هەیە زانیمان و زیادە ڕەویمان کرد عەفومان کە. ئیلاهی ئەمڕۆ ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوێنی لێ ئەتکێ، هانامان هێناوە بۆ لای تۆ یا ئیلاهی بمان کەرەوە سیادە و قیادەی عالم یا رب العالمین. ئەزانین ئێمە خۆمان شایەن نین، بەڵام ئەزانین تۆمان هەی کە شایەنی یا رب العالمین. بە شایەنی خۆت یا ئیلاهی بمان گێڕەوە سەر ڕاستە شەقامی دینەکەت یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی دروستمان کەرەوە بۆ خزمەتی دینەکەت، بەهێزمان کەرەوە بۆ خزمەتی دینەکەت، ڕۆحی دینداری لەناومانە زیاد کە، ڕۆحی دەعوە و بانگەواز لەناومانە زیاد کە. ئیلاهی مەمان گێڕە لەو کەسانەی ماندوو ئەبن لەم کاروانە و ماندوومان مەکە یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی داوات لێ ئەکەین بەرەکەت بخەرە عومرمانەوە، بەرەکەت بخەرە کاتمانەوە، بەرەکەت بخەرە ژیانمانەوە، بەرەکەت بخەرە سەروەت و سامانمانەوە، بەرەکەت بخەرە وڵات و نیشتیمانمانەوە. یا ئیلاهی بەرەکەت بەسەر ئومەتی پێغەمبەرا صلی الله عليه وسلم ببارێنە. یا ئیلاهی هەر کەسێ شوێن کەوتەی محەممەد بووە صلی الله عليه وسلم، ئەوەی بە چاوی سەر بینیوێتی، ئەوەی بە دڵ و ڕۆح بینیوێتی. ئیلاهی هەر هەمویان لە هەر زەمانێکا بوون، لە هەر مەکان و جێگایەکا بوون، هەر ڕەنگێکیان هەبوو، هەر زمانێکیان هەبوو. ئیلاهی لە گوناهی هەر هەمویان ببوورە یا رب العالمین. تا ڕۆژی قیامەت یا ئیلاهی هەموو ئومەتی پێغەمبەر و شوێن کەوتانی ئەو خوایە لە هەمویان ببوورە، عەفویان کە یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی مردوو زیندومان عەفو کە یا رب العالمین. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، ئەو مردوانەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بێکەس و بێنازن، کەسێ نییە دوعایان بۆ بکە. ئیلاهی و ئێمە دوعایان بۆ بەرزەکەینەوە، هاوار بۆ لای تۆ ئەهێنین لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین. ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی براو خوشەکانمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە. ئیلاهی لە گوناهی خزمەکانمان ببوورە، لە گوناهی دراوسێکانمان ببوورە، لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە، لە گوناهی ئەهلی ئەم شارەمان ببوورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببوورە. ئیلاهی هاتوین ئەمانەیە بە دڵ سەلام لە پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم. تۆ
تو گەورەی خۆت سەلامی دڵی ئێمەی پێ بگەێنە ئیشتیاقی دڵی ئێمەی پێ بگەێنە یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دامەزراومان کە لەسەر خواناسی گەنجەکانمان دامەزراوکە لاوەکانمان دامەزراوکە ئیلاهی داوات لێ ئەکەین دڵمان خۆشکە بە دینداریمان یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لای خۆت قبوڵمان بدەرێ یا رب العالمین ئیلاهی ئێمە ئەزانین هەڵەوکەم و کوڕیمان زۆرە ئەزانین شەرمەندەین هیچمان نییە بۆ تۆی بەرزکەینەوە چی بەرزکەینەوە یا ئیلاهی نوێژی بێگیانمان ڕۆژووی بێ ڕۆحمان چ شتێ بەرزکەینەوە لە حەزوری تۆیە یا ئیلاهی بەکرد چ کردەوەیەکی ساڵحی خۆمان هاوار بۆ لای تۆ بێنین بەخوا هیچمان پێ نییە تەنها ئەوەندەمان هەیە بەخوا دینەکەی محەممەدمان صلی الله عليه وسلم خۆشە حەز بە نەسرەتی دینەکەی ئەکەین ئیلاهی ئەمە ئەکەینە تەوەسول و بەرزی ئەکەینەوە دوعاکانمان قبوڵکە یا رب العالمین ئیلاهی تەوبەی تۆ بەکارانی گەنجانمان بێگوناهی مناڵانمان مووی سپی ڕیسپیانمان هەر هەمووی بەرزەکەینەوە بۆ حضوری تۆ دوعاکانمان گیرا بکە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء وجبوري وخواهي قول من قبولك